انا باسی ئابووری سوسیالیستیمان کرد باسی ئابووری سەرمایەداریمان کرد باسی ئابووری تێکراو بۆ ئەوەرێکی کە زۆر لەو وڵاتانە وەکو وڵاتی خۆمان کە پێیان دەڵێن وڵاتی جیهانی سێهم زۆر جار بووە شۆڕشێک پێک هاتووە لە وڵاتانە وەزعەکە گۆڕاوە بەڵام معنی نەبووە ئەو وڵاتە بە چوران دەڕوا بە چ ڕێگایەکی دەڕوا بۆ بەرەو چ سیستمێکی دەڕوا مثلا ئەوە بۆ خۆمان بە چاوی خۆمان دیت کە پاشەوەی کە شۆڕشی ئێران سەر کرد جارێ تەپەروەری نەکرد بوو جارێ دەر نەکەوت بوو رژیمی جەمهوری ئیسلامی چی دەوێت چ بکە نەمان دەزانی بەرەو چۆ دەڕوا ئەو رژیم ئایا بەرەو سوسیالیزم دەڕوا لەبارەی اقتصادیەوە ئایا بەرەو سەرمایەداری دەڕوا دیارە ئەوە زیاتر دەگەرێتەوە سەر دەسەڵاتی سیاسی دەسەڵاتی سیاسی بەدەست هەر کەسەوە بێت ئەگەر لایەنگری سوسیالیزم بێت بەرەو سوسیالیزمی بێت پاش ئەوەی کە شۆڕشەکە سەرکەوت ئەگەر بەدەست ئەو کەسانەوە بێت کە پێیان خۆش بە سەرمایەداری سەرکەوێت بەرەو سەرمایەداری بێت لا ماوەی پاشەری دومی جیهانیدا یعنی لە ساڵی بڵێن ئێستا تقریبا دەکاتە 40 ساڵ لەو 40 ساڵەدا بەدەیان شۆڕشی ئاوا لە وڵاتەکانی جیهانی سێومدا پێک هاتووە بەڵام زۆر کەمیان بەرەو سوسیالیزم ڕۆیشت و زۆربەیان بەرەو سەرمایەداری ڕۆیشت جانا ئەوەڵەن ئەو وڵاتانە حتى ئەگەر بەعزێکیان ویستوانە کە ڕێگای خۆیان لەبارەی اقتصادی و جدا بکەنەوە لە سەرمایەداری لە نێو سیستمی سەرمایەداریدا یعنی ئێستاما کتومان وڵاتەکانی سوسیالیستی هەن بێنە باسمان کرد لە پاشان وڵاتەکانی سەرمایەداریمان ناوبێت بەڵام کتومان ئەوی دیکە جیهانی سێومە بەڵام ئەو جیهانی سێومە بۆ خۆی بەشێکە لە سیستمی سەرمایەداری یعنی ئەوە سیستمی سەرمایەداریە کە لەو بەشەدا حاکمیەتی هەیە ئەوە بۆ خۆی شتێکی مهمە معنەیەکی مهمە دەوڵەتە لێرە لەو مەسەلە فەرز دەکەین ئێستا نیکاراگوا لە نێزێک ئەمریکا خەریکە ڕێگای وڵاتێکی ڕێگای سوسیالیستی بگرێتە پێش بەڵام هەزار تەنگ چەرمەی لە پێشە چونکو لە نێو سیستمی سەرمایەداریدایە بۆ ئوگەستە لە حاڵێکدا گەر لێرە دەبا دیارە ئاسانتر کرد و هەروەها کوبا هەتا گەیشتی ئەو ڕادەیە کە توانی خۆی تەسبیت بکە وەک وڵاتێکی سوسیالیستی زۆری پێچوو بەڵام توانی خۆی تەسبیت بکە چونکو ئەویش لە سیستمی سەرمایەداریە بەڵام بەگشتی بەسەرەکە وای دەیێت کە ئەگەر ئەوە ئیرفانی جاران لەمە کە لە دانیشگا بوو داهاتوو بەوە سیاتەختە چیز نەبێت باچی لێت شريك هذا كان واندي أنا ئێمە لەو وڵاتانەدا پاشەوەی کە شۆڕش سەر دەکەوێت تووشی ئەو سێ ریشتە ئابوووریە دەبێت یەکێکیان سەرمایەداریە معمولا لەو وڵاتانەدا کارخانە هەیە کارگا هەیە کە بەدەست سەرمایەدارانەوە ئیدارە دەکرێت پاشەوەی کە شۆڕشەکە سەر دەکەوێت دیارە ریشتەی بەشی سەرمایەداری ئابووری لە وڵاتانەدا هەیە کەوابوو یەکم بەشی سەرمایەداری هەندێک وڵات هەیە بەشی سەرمایەداری تێدا زۆر ڕێستاندووە گەشەی کردووە تەوسعی کردووە هەندێک وڵاتی واش هەیە وەک کوردستانی خۆمان بڵێن بەشی سەرمایەداری گەشەی نەکردووە بەڵام هەیە زۆر بەشی دووەم ئەو بەشی ئەوە بەشی دومی دیارە لە زۆربەی ئەو وڵاتانەوە بەشی دەوڵەتیش هەیە زۆر شت بەرەز دەوڵەتەوەیە هەر ئێستا لە ئێرانی خۆماندا ئێمە دەبینی ڕێگای ئاسم بەرەز دەوڵەتەوەیە تەلێفۆن بەرەز دەوڵەتەوەیە نازانم زۆر شرکەتی نەوت بەرەز دەوڵەتەوەیە زۆر شتی دیکەش بەرەز دەوڵەتەوەیە کەوابوو بەشی سەرمایەداری هەیە بەشی دەوڵەتیش هەیە دیارە شتێکی زۆر تەبیعیە کە بەسی
تایبەتیش هەیە بەشی خصوصیش هەیە کە ئی خەڵکیە خەڵک ئەوە ئەگەر سەرمایه‌داری بوو جزئی سەرمایه‌داری حساب دەکەین یان ئەگەر ئی کشاوەرزی بوو جارێ لێ دەگەڕێن باسی لەکەن لە پاشە بەڵام بەشێکی دیکەش هەیە کە حتا لە زمانی شاشدا لە ئێرانی پێک هاتبوو و گەشەشی کردبوو ئێستاش ئیمکانی گەشەکردنی هەیە ئەوی بەشی تەعاونیە جایستە بزانین ئەو سێ بەشەمان دیارە ئەساسین بەشی خصوصی ئەوە کە هەر کەسێک صاحبی زەمی خۆیەتی یا جزئی بەشی سەرمایه‌داری هیچ ناکرێتەوە ئەوە لە کشتوکاڵدا لە زراعەت دەباسن بەڵام لەو سێ بەشە بزانین ئێستا ئەوە حکوومەتێک هاتووتە سەرکار شۆڕشێک بووە لە وڵاتێکی وەک ئێران چی لێ دەکا لەوانە ئەگەر ئەو بەشی سەرمایه‌داریە بکا بە دەوڵەتی دەوڵەتێکیشی کە هەیە ئەوە دیارە بەشی دەوڵەتی بەقووەت لە جارانیش لەواخدا ملیکردنی بەشی سەرمایه‌داری بەشی تەعاونی یارمەتی پێ بدا بەشی تەعاونی ئەوەیە کە دیتان ئەسڵ لە شرکەتەکانی تەعاونی زراعەتی لە هەبووە لە ئێراندا کە چەند کەس ئەوەی کە بە کوردی خۆما پێدەنا هەرەوە یعنی لەواخدا پێکەوە هاوکاری دەکەن بۆەوەی کە اقتصادەکە بەڕێوە بەرن چونکو هەر یەک لەو جووتێرانە بە تاقیکردنی ئەو ئیمکاناتی نییە مثلا دەیانێت تراکتۆرێک بکرێت هەر کەس ناتوانێت تراکتۆرێکی بۆ خۆی بکرێت یا کۆمبانێکی بۆ خۆی بکرێت پێکەوە شەریک دەبنێت تراکتۆری دەکردن و کۆمبانی دەکردن و بالاخره تەعاون دەکەن و هاوکاری دەکەن ئەوەش ئێستا بەچی دەزانین ئێمە لە چۆرا دەزانین کە ئەو ڕێژیمە لەباری اقتصادی و بەرەو سوسیالیزم دەڕوا یا بەرەو سەرمایه‌داری دەڕوا ئێستا ئەو اقتصادات چی پێ دەڵێن ئێمە پێکەڵاوەیدی هەم بەشی خصوصی تێدایە سەرمایه‌داری خصوصی تێدایە هەم بەشی دەوڵەتی تێدایە هەم بەشی تەعاونی تێدایە هەرسێکی تێدایە لەوە دەزان ئەگەر ئەوانەی کە لەسەر کار بێن بەشی دەوڵەتیەکە تقویت بکەن بەشی سەرمایه‌داریەکە محدود بکەن ناڵم لە بینی بەرن چونکو کوتبان خۆم بەو هاسانیە لە بین ناچێت چونکو زۆر وردە مەسەرەن شت هەیە صاحب دوکان هەیە صاحب مهمانخانە هەیە صاحب ئەوەی ناتوانێت هەموو ڕۆژی ئەوەڵ هەموو ئەوانەیە لێ بستێنیەوە هیچ لزومیش نییە ئەو کارە بکرێتەوە بەڵام بە گشتی بەشی دەوڵەتی تقویت بکە بەشی سەرمایه‌داری گەورە ئەگە هەیە مەسەلەن فەرز کە لە ئێرانێ ئەگەر ببێ ئەوانەی کە کارخانەی گەورەیان هەیە ئەوانە ملی بکەین ئەوە هاسانترە هەموو وەختێک کارخانەیەک 5000 کرێکاری هەیە بەدەست سەرمایه‌دارەوەی ملیکردنی زۆر لەوە هاوارترە کە تۆ بچی دوکانێکی چکۆڵ و کلێکی چی بستێنیەوە بەناوباری لە پاشان چی دەکەین ئەگەر ئەوەی ملی بکە سەرمایه‌داری گەورە دەوڵەتێکەش تەقویت بکە تەعاونەکەشی تەقویت بکە لەباری سیاسیشەوە خەتێکی گشتی سۆسیالیستی بلا بە کۆمەڵ ئەوە دەبێتە ڕۆیشتن بەرەو سۆسیالیزم یعنی ئەگەر ئێستا حزبی دموکراتی کوردستانی ئێران بێتە سەرکار ئاوای دەکەن سەرمایه‌داریەکە محدود دەکەن سەرمایه‌داری گەورە لە بین دەبە شکۆڵەکەشی محدود دەکات بەڵام لە بینی دابە چونکو ناتوانێت لە بینی بەری لەبارەی اقتصادیەوە شەرایط ئامادە دەبەوە دەوڵەتێکە تەقویت دەکا لە مەودووە هەرچی بکە بە ناوی دەوڵەتەوە هەر کارێکی گەورەی اقتصادی بکە دەوڵەت دەکات تەعاونیەکەش بە تایبەتی لە دێهات تەقویت دەکات بۆیە کە جووتێران پێکەوە هاوکاری بکەن ئەوەی کە لە پاشان لە وڵاتێکی وەکو شوڕەی بۆتەکەڵ خۆی بلاغەی ئەوەی دادەنێت دیارە بە سوورەتێکی شاید باشتر بە تەجربە وەرگرتن لە دەرس وەرگرتن لە تەجربەکانی وڵاتەکانی سۆسیالیستی بۆ ئەوە کە تووشی ئەو تەنگ چاوەیە نەبین کە ئەوە تووشیان ئەوە وەختە دەبێتە بەرەو سۆسیالیزم ڕۆیشت ممکنە بەڵام ئەوە حزبی دموکرات نییە هاتووەتە سەرکار فەرز دەکەین وەکو جەمهوری ئیسلامی ئیسپاتی کرد پاش شۆڕشی ئێران هاتە سەرکار ئێستا بەرەبەرە سەرمایه‌داری تەقویت دەکات دەوڵەتی بێجگا خۆیەتی جاری وا هەیە تەقویەتی دەکا جاری وا هەیە ناکات تەعاونیەکەش کەمەی بری ئەو تەعاونیە بۆ خۆی خاصیەتێکی تایبەتی هەیە تەعاونیەکە بۆ خۆی هیچ نیشان نادا ئەگەر لە وڵاتێکدا اقتصادی تەعاونی زۆر بوو هیچ نیشانەی ئەوە نییە کەەوە سۆسیالیستی یان سەرمایه‌داری ئەوە بەستراوە بەوە کە تابعی ئەوی دەوڵەتەکان ئەگەر دەوڵەتێکە سەرمایه‌داریە و حکوومەتی سەرمایه‌داریە دیارە ئەو وەخت تەعاونیەکەش تابعی ئەوانە سەرمایه‌داریە ئەگەر دەوڵەتەکە سۆسیالیستیە بەرەو سۆسیالیزم دەڕوا تەعاونیەکەش تابعی سۆسیالیزمەکەیە و بەرەو سۆسیالیزم دەڕوا یعنی تەعاونی شرکەتی تەعاونی
جوتێران بە تایبەتی هیچ وەخت خۆی سربەخۆ نییە بەتوانێت سربەخۆش مشخصاتی ئەو سیستەما ئەو ڕژیمە دیاری ناکەن هەروەها لە تاریخدا بەگشتی هیچ وەخت نابینەوە ئێوەتە جوتێران بێتوان بەرەوبەری هیچ شۆرشێکی بێت یا لەگەڵ بورژوازیەوێت کەوت و سەرمایەداران بەڕێوەیان بردوون وەک شۆرشی فەڕەنسا گەورەی فەڕەنسا و زۆر شۆرشی بورژوازی دیکە یان کرێکاران بەڕێوەیان بردوون وەک شۆرشی ئۆکتۆبر بەڵام بۆ خۆیان ئەسڵەن ئەو وەرزی کشاوەرزی کشوکە ڕێگان نادەتەها هەتا ئەوانە بۆ خۆیان بەرەوبەری شۆرشێک بن هەموو وەختێک تابعی یەکێک لەوانە لە اقتصادەکەشدا هەروەها یا تابعی سەرمایەداری ئەگەر دەوڵەتەکەی بەدەستەوە بێت یا تابعی ئەوانەی کە کاری دەسەڵاتیان بەدەستەوە دەیانەوێت ڕژیمەکە بەرەو سۆسیالیزم بن تابعی ئەوانی کە ئەوانیش دەوڵەتەکەیان بەدەستەوە کەوابوو اقتصادەکە بە تاقیتەریە مەسەلەکە هەم ناکات چونکو اقتصادەکە وەک خۆیەتی بەستراوە بەوە چ کێ پاش شۆڕش هاتوۆتە سەرکار و دەسەڵاتی سیاسی بەدەستەوە گرتەوە ئەوە کە دیاری دەکە بەرەو تۆ دەڕۆی ئەوە کە دیاری دەکە بەرەو سۆسیالیزم دەڕۆی یا بەرەو سەرمایەداری دەڕۆی بەڵام ئێستا بێن ئێمە تومانە بەرەو سۆسیالیزم دەڕۆ باشە ئێستا لە کوردستانی خۆمان هاتوون لەدەیان ئەو کارەمان کردەوە ئایا ئەوە مانای ئەوەیە کە ئێمە دەتوانین دەست بەجێ بڵین کە شعاری سۆسیالیستی بین بڵین کە ئەوڕۆ سۆسیالیزم دروست دەکەین پێم وایە ناتوانین بۆچی سۆسیالیزم دروستکردن یعنی پێگهێنانی پەیوەندیەکانی سۆسیالیست یعنی لابردنی چێوساندنەوە ئەوەی کە باس بکەین لابردنی چێوساندنەوە کارێکی هاسان نییە وەختی دەوێت بەوە نییە خۆ من دابنیشم بریان برم ئێستا مەسەڵەن نمونەتان بۆ دەین فەرض دەکەین ئێمە لە دەیەکی یەکێک هەیە کە چەند هێکتار زەوی هەیە بۆ خۆی بە تاقیتەنیا ئەوەی کە ئێمە پێی دەڵێن خوردەمالێک مەسەڵەن بۆ خۆی بە تاقیتەنیا کار ناکە لە سەر زەویەکانیدا هەندێک کەسیش بە کرێ گرتو ئەوانیش کاری بۆی تراکتۆری هەیە یا جووتی هەیە هەرچ باشە ئێوە پێتان وایە کە ئێمە ئەوڕۆ سەرکەوتین سەرنجکەوتنی لە بەشەکانی ڕزگارکراوی کوردستاندا دەتوانین دەست بەجێ ئەو کابرایە قانێ بکەین کە بۆ خۆی لەسەر زەویەکەی کار بکات زەویەکەی لێبستێنینەوە بیدەن بەوانگیکە ناتوانین ئەگەر کابرایەکی وا هەبێت مالیکێک کە بە سەدان هێکتار زەوی هەبێ بۆ خۆشی بە تاقیتەنیا بێ ئەوە هاسانە دەچی بەشێکی بچێت بەشێکی بێن بخۆی کە بابا ئەوە 20 هێکتاریش بۆ خۆ ئەوێ دیکە دەبێت بە خەڵکی بیست بەڵام یەکێک کە 20 هێکتاری هەیە لەسەر ئەو 20 هێکتارش پێشێش کار دەکەن ئەمە بچین ئەو پێشێش کار بکەین بڵێن ئەتوو بە تاقیتەنیا دەبێت ئەوە ئیدارە بکەی وەختە عەمەلی بێت ئەوە پرۆسەیەکی ڕەوەندێکی زۆر درێژی دەوێت کە ئێمە بتوانین بەرەبەرە بە تەدریج ئەو کارە بکەین ئەوەڵە دەبێت شتی مۆدێلی بۆ بێنین تراکتۆری بۆ پێدا بکەین نازانم کۆمپانی بۆ بداکەن ماشینی بۆ پێدا بکەین ساڵیان دەبێت خەڵکەکە بەوە قانێ بکەین ساڵسەن ئێمە لە کوردستاندا دەژین کوردستانێکی عەشیرەتی کە ڕەوابەتی عەشیرەتی هەیە ئەو چەند کەسێکە کاری بۆ دەکەن ئەسڵەن خزم و کەس و کاری خۆی ئەو کابرایە حاضر نین بەجێریێڵن کاری بۆ دەکەن زۆر مەساڵی دیکەشە تەواو ئێمە ناتوانین بە ئاسانی ئەوەی کە دەڵێن پەیوەندیەکانی سۆسیالیستی لەو بەشەیدا کە پێی دەڵێن بەرهەمهێنانی وردە کە ئەوە هەم بڵێن لادێ دەگرێتەوە و هەم شاریش دەگرێتەوە بەرهەمهێنانی وردە مێنە پێکهێنانی سۆسیالیزمە زۆر زۆر زەحمەتە بۆ وەختێکی یەکجار زۆری دەوێت ئەوە لە شاریش دەوە ئێستا مەسەلەن بەپێی ئوسولی ئەلمی ئەو کەسێکە دوکانی هەیە دوکانەکەی خۆیەتی ئەوە شتێکی غێر سۆسیالیستی ئەو ماڵکیەتی خصوصیە ماڵکیەتی شەخصی نییە ماڵکیەتی خصوصیە چونکە دوکانەکە وەسیلەی کەسبێتی وەسیلەی داهاتی باشە ئێستا ئەوە فکر بکەنەوە کە مەسەڵەن لە شارێکی وەکو مەهاباد ئێمە بین هەموو ئەو دوکانانە ملی بکەین یعنی چ بکەین و ساحبەکە بۆ خۆیەتی لەسەر دوکانەکەی دانیشتەوە یعنی ئەمە دەوێت ئیدارەیەکی وا پانی بەرین دروست بکەم کە هەر ئیدارەیەکە کاربەندێکی بێنی لە دوکانەکە دابنێت دوکانەکە ملی بکەن وەدەی برێت یەکێکی لە جێگاوی دابنێت هەتا بە شێوەیەکی سۆسیالیستی ئیدارە بکە دوکانەکەی خۆی نەبێ ئەوی دەفرۆشێ و ئەوی دەکرێت یادداشتی بکاو بنووسێت و ئیدعا بکەمە وەختە بۆتە سۆسیالیست ئەوە چەند زەرەری هەیە ئەوەڵەن ئەوەیە کە دەوڵەتێک کە تازە هاتووە سەرکار معمولاً اقتصاد زۆر باش نازانێت قازانجی خۆشی زۆر باش نازانێت نەتیجەی ئەوە دەبێت کە هەموو ئەو دوکانانە زەرەر
أو تجربة ما هي وحتى هل إيه صعبة أجد دمانه اشتكي مثلا برادراني حزبي خو ما كتجربة ما نية بوخوان كارثي اقتصادي بكن روح تزرع ده طبعا أكيد مثلا دمانه غير خاوخانة يقدر برادري حزبي لي مثل خاوخانة كذا دني طبعا أتوقع وسيبا همش تكن هنا لدي فولكش خرجتش هنا لكن شيء خازن لكش حزبه فاش ما وين بدين تزور خازن جاري ما نعمل مستحيل كبوكا ليه زي أنا زوانا هم يكشي دي كم ممكنها أو علاقين نشان نادا أو برادر بويكا قاو خانتي باش كارك أما هو اللي مثلا دام أنا ما جيب هزات من جا أجل مشتري بوده برويش خوش دم بتكنين وعلا كيش وازيلي كهر دو هزات من كده وده جيبيش في بده دو هزات من طبعا أجل يخوي به دزانه که اگر بروی چی خوش استقبال مشتری که مشتری زیادتری دبی قازان زیادتر دبی لبی خدا لوزر زیادتری زیادتر دبی و سو گزاره فکری سوسیالیستی و فرهنگی سوسیالیستی لمشکی ملت جيجي لبوا يرى عملا در كوتوا كأنه بإجارة اللي مثلا ظلام الخواخانة يقدر يدرس ذكيني ما عندي لبي تحت عطنا بلي بحزبه أبي كي يخوض خواخانة ضرب أشتغل يعني يعني حتى إستائنا بخوما كدتواني اشتكي سوسياليستي دابرين داناني لكن خصوصي هو شو كجاري كمان كدواري بقوا أمانة نبو بويا إما كدوين بينش كباس كلا كأنه بوسي زوم شعار السوسياليستي نعمل شعار كده تواني منه طبعا عملي كلمتين نحن الشعار مثل كاغذ ما جارك سيتوان صار لو يفيش شو ما أصله پایتختی نروژ چند برادری کردی ترکیه و این سوریه دیمون کردی ایرانی دینه دعوت کردیم لپاشم شعاری کن مسلمی نوستری دوام دیوانی عنده بود دیاره به کلی قلیم لاتینی شعرك أو بيجي كردستاني مزني استربخوي سوسياليست مش سي شعرك كان أو شعرك تكون في زوجة فباشا يجي زوجة بو حزب ديمقراط أو شعري خلاص ولا حزب ديمقراط أو هي زوجتين شعرك يوازن بيه أنا ليه دعني شتون قطران يعني أنا ليه رويش تنبالي الشيء بس نفيت عن ربو أو كان موسيقى من مسؤوليتك ثانية طبعا إما أول بنوسي بنجي أو ما بيجي بجي ده كردستاني مزدة كمان بيجي لكن يسأل بخويته نفس يعني كمان بيجي لبلا هو إسراء مسألة شعار خاصة طبعا مهم أويكا شون بتواني جيبتي وما كدليش إخطاء أجر خد مختاري من دستوي 20 سال 25 سالي ده حتى برنامج حزب ديمقراط جيبتي أو برنامج حزب خورينا حتى أما دين أول كدلين 6 ساعات كار لحفترة أول تثبيتك بما تثبيتك كهكذا يخوش ببطوراي كتا نخوش خانا أو هموم أو ندم مدرسة عن هذا كذب من نارك يستعصري كردستان بمدرسة لمنته أو كتنا كياتا استعمل بيج قالوا أنك سري حفتاي مدرسة كمان نخندوارين نيول جاتي من ناركان ما ناشري مدرسة يعني بوخوما نخندوار درسة كي مدواروش با أو حكي السوسياليزم حوانية السوسياليزم واقعيتك ملموس السوسياليزم أولا تأمين جاني خلق جاني مادي وفرهنجي فأوانا بكلمة جاء وقت دبيل كتسد زحمة أوانيك أو جوانانك إستاء زور أويان هي بشعاري كل سوسياليستي تيني أول زي شيء أو بنظري من بخورا بتعبكي حزبك مسؤولي سياسي لا تفعل ملتي بوين فريدا حزب الديمقراط يمشي بلا سنتاني أول روجي أول راستي بخدتي كردستان كتب أم بين بلد ملت انقلاب كيني أو كيني أو أخذ مختاري وقهي هو ما نجيت باش كل سالان حر كردك خانه شي تشار وتعيدي تشارو دي حتى تشارو مسكه ديو ده كل تشان دوا تعارض كده كده انا ما كان سالا كروي او وقت جاري حتى كده لو طبعا كويس خانك جاري بروان بينك تجار بروان بينك نقاش يدفع حتى كيش كبرواي سياسي حتى كده بس دي او لا بتفيز بفرق وبرو
ناتواني كارەکەم دروست بکەم دەکەوە بوو ئێمە وەک ئەوەی کە دەڵێن ئەو واقعیەتە کە کۆمەڵەکەمان کۆمەڵی دیاریمان کرد کۆمەڵێکێکە گەیشتۆتە ئاخری فێودالیزم سەرەتای سەرمایەداری لە کۆمەڵێکی ئاوادە ئەتۆ بەجارێک ناتوانیت دەست پێ بکەیت بە دروستکردنی سۆسیالیزم ماوەی 20 ساڵت دەوێت بۆ ئەوەی زەمینە هەموو مرد ئامادە بکەیت بۆ دروستکردنی سۆسیالیزم پاش 20 ساڵان دەست پێ دەکەیت بە دروستکردنی سۆسیالیزم 20 ساڵی دیکەشی دەوێتە سۆسیالیزم دروست بکەیت ممکنیش علمی یارمەتی بدە خەڵک زیاتر یارمەتی بدە زووتر خەڵات بێت بۆ کەس مخالفی ئەوە نییە بەڵام تەوەقعیش بمتابعة خيال أوانا وشعاري نادرس وقولي خلافي واقعية نعرف بدريبة بخلق حزبك سياسي مسؤول أولا دم واقعية كيف بخلق بلي أواكا ماشي أو مثلا إيش في بوشا إما باش أو يكسر إيش كبير اقتصادي كي كلامه أو اقتصادي كي كلامه هم ماشي تايبتي خصوصي كده سرمایه‌داری چه لشار چه لبه هم بشی دولتی كده كأولو بشي دولتی اما بتواني لأول ردی که سوسیالیستی بلام زور تواویه که من فتاره که بشی پاکستان هیچ من نیه لباری برهم هنانه و لباری پولیه و بشي تعاونی وظیفه اما اویا پشتمان ببستین با بشي دولتی سوسیالیستی بشي سرمایه‌داری جێگای بدێت لەبێنی نەبێت ئەوە کە کتومانە بەشی خصوصی جێگای دەدرێت لە اقتصادی دوا ڕۆژدا ئەوەیە جێگای بدەینێ نمونەشم بۆ دێنانەوە ئەو نمونەیەکی زۆر تیپیکە سبەینە ئێمە بمانێ 100 مێهمانخانە دروست بکەین لە دەوڵەت دەتوانێت دروستی بکە لە ئەفرادی خۆ هەیە بتوانێت لەسەر ئەو مێهمانخانانە دابنێت خەڵکەکە با دروستی بکە و دابنێت بەڵام لەسەر ئوسوڵێک و لەسەر شەرایطێک کە دەوڵەت دیاری دەکات تەوانێت جێگا و ڕێگا دەدەین بە بەشی خصوصی کە ئەمیش جێگای هەبێت لە اقتصاددا بەڵام ناڵی زۆر گەشە بکە ناڵی زۆر تەوسع پێدا بکە زیاتر هەوڵ دەدەین بەشی دەوڵەتی بچێتەکەش کە بەشی سۆسیالیستیە بەشی سەرمایه‌داری خصوصی مەحدود دەکەین بەشی تەعاونیش یارمەتی دەدەین کە ئەویش گەشە بکە چونکە ئێمە لێرەشدا بەداخەوە ناتوانین هەروە کە کوتم لە دێهات ڕۆژی ئەوەڵ زەوی ملی بکەین ئەوە عەمەلی نییە ئەوە ئێمە دەبێت زەوی لەپێش دابەش بکەین بینن بە خەڵکی بەپێی ئەو شعارەی کە هەمانە زەوی بۆ ئەو کەسە کە کاری لەسەر دەکات پاش ماوەیەکی تازە ئەوانە کۆ بکەینەوە لە شرکەتی تەعاونی دروست بکەین بەرەبەر ئەو شرکەتی تەعاونیە ببێ بچێتە دەرەجەیەکی بالاتر مەسەڵەن وەک کەڵخۆزی لێبێ و زۆر چەندین ساڵهای دیکە ممکنە ببێ بۆ خۆی بێ بە شتێک کە وەکو ئەوەی کە پێمان کوت ساڵخۆز ئیدی ببێت بە ماڵکیەتی نەک دەستە جەمعی بەڵکو ماڵکیەتی گشتی سوسیالیستی بەڵام لێ ڕاستە ئەو وەختە دوورە لە هەندێک جێگا فقط ئەوەی حتمە دەکەین ئەوەی کە ئەملاکی خالیسەیە ئەوەی ئەملاکی وەقفە ئەوانە ملکی زۆر باشن دابەشکردنیشیان هیچ مانای نییە لە بینی دوو تێراندا ئەوە دەوڵەت دەتوانێت بیان کە بە مەزرعەی نمونە بیان کە بە ئەساسێک بۆ پەرەپێدانی سۆسیالیزم لە لادێدا ئەوەش حتمە دەکات حزبی دموکرات من دڵنیام ئەوەش دەکات بەڵام بێ هەموو بەگشتی ناتوانین بکەین دەبێت ساڵەهای ساڵ وەختی دەوێت کە ببێنە ئەو دەستێ بێ کە بزانین کە چەند زەحمەتە یعنی بیستوتانە مەسەڵەن لە بینی وڵاتەکانی سۆسیالیستی لە لەهستان کە پۆلۆنیا شی پێ دەڵێن لێ ئێستا کرێکاران ناڕازین و تەظاهرات دەکەن و ئەوانە بە بەڕاستیش کرێکاران کە ناڕازین بەڕاستیش زۆربەی زۆری کرێکاران من کە تەظاهرات دەکەن لەگەڵ ئەوەی کە شتێکی زۆر غير منطقية ولا ولاتك ذاك السوسياليزم سركوتو كري كاران دبي حاكميتي ام برستوري بخوان زيدي حاكميتي خوان او كانت كان بلام او واقعيتك معناه اويك ليه السوسياليزم لو شوي كيف يستمر ونفسه بلام من باسي كري كاران استمع كان باسي دي كاران لك وستاك امالي رجالشتي باش شن سال تقريبا سوسياليزم لا هستان سركوتو يستا سدي هشتا زياتري زلي بدس خروجي تيارانوي حتى تعاونيش نيا حتى كالخوزيش نيا زوي خويا كي لسر زوي خويا لصالي 56 دريتك 35 انا لصالي 1635 جوا زريا كان او وقتك وضع السياسي لهستان تكتشوت زريا كان يندعوا بجوكيران اكتاشا درشمان ولا تيجي سوسياليستيشا لا كان سوسياليستيا بلام او سنفالش خلاص كده قبل استبعاد كده
بێجگەرەوە کە ئەو وەختە لە هەستان بوو بە سۆسیالیستی لە ئێستای ئێمە چەندین دەساڵ لە پێشتر ئەو مەسەلەکە واقعی بینانە تەماشا بکەیت چەند ساڵە ئەوە سۆسیالیزم لەوێدا هەیە بەڵام ئێستا سەدی هەشتای زەویەکە بەدەر خودی دیکارانەوەی مالکیەتی خصوصی زەویە نە مالکیەتی تەعاونی مالکیەتی سۆسیالیستی گشتی دەهی هەر مالکیەتی تەعاونی زەوی جارێکێکی يعني أو مثلا إخصاري في الكراوات يعتقد لو نقطة نظره خلي من باص كم كا برادران من دراستي تلاخذ يعني إما أويك سبيني بتواني كصلاة سياسي بلستو بقريني بتواني ولاتك إدارة كي أو إدارة كتني ولاتك شيء بقو شوية كإذا بدي زور لسرخو بي أوك فلتكي وبي أوك اجتماعي تجوربكي دقل مسائل اقتصادي برامجي وضعي اقتصادي ولا كمان شيء استكمالي خلق كمان مقدسات خلق كمان هم أولا ده يدري براستي يجيب اجتماعي يورا زور جار نتيجة زور خراب هي وكلا ولا زور جيكا مثلا من يشتري كتابه بيني لباني اقتصادي هو لباني اقتصادي ولا هل ذكرني براز لحمو حيوان زيادة القاضي گۆشتەکەشی لە تەواوی دنیا لە هەموو گۆشتێک مەرغوبترە باشە ئەوە لەبارەی اقتصادی ممکنە